لەگەڵ هەڵاتنی هەر ڕۆژێکی نوێدا دەبێت ببینە شاهێدی مەرگی ئازیزانمان. تەنیا لە ماوەی 15 ڕۆژی ڕابردوودا لە دەڤەری ڕاپەڕین 12 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە. لەو ڕووداوانەدا 29 هاوڵاتی بریندار بووە و 4 کەسیش گیانیان لەدەستداوە. شۆفێران و هاوڵاتیانیش دەڵێن خراپی ڕێگاوبانەکان لە سنوورەکەدا هۆکاری سەرەکی ڕووداوەکان و زۆری قوربانیانن و بەشێک لە شۆفێرانیش پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ نابن. بەنسبەت مەسەلەی ڕووداوەکانی هاتوچۆ بێگومان لە بەرچای هەمومان دیارەوە ئێمە لە سنووری دارە ڕاپەڕیندا دەژین. ئێمە کە تەماشا ڕێگاوبانەکان دەکەین ڕێگاوبانەکانمان وەکو پێویست نییە. ڕێگاوبانەکانمان زیاتر یەکساییدا ئەوەی کە دووسایدی شەوەکو پێویست نییە. یەکەم چاڵ و چۆڵی زۆرە، تاسەی زۆرە، ینی تاسەی نایاسایی هەیە، چاڵ و چۆڵی هەیە. ساڵی جارێ یان چەند ساڵی جارێ ئەو چاڵانە پڕ دەکرێنەوە، بەڵام چاڵەکانی عنی زوو تێک دەستنەوە و دەبنەوە بە چاڵ و خلاصەی کەلام ئەوەی کە بەڕاستی ڕوودەدا لە هۆکاری سەرەکی لە زۆربەی ڕووداوەکانی هاتوچۆ گیان لە دەستدانی کە بەداخەوە زۆرجار گیان لە دەستدانی پێوە برینداری پێوەیە کە بەندامبوونی پێ هاوڵاتیان دەگەڕێتەوە بەڕاستی بۆ خراپی ڕێگاوبانەکانمان. یارە زۆربەی ڕۆژەکان بەچای خۆمان دەبینین کە چەندان کارەساتی دڵتەزیێنی ڕووداوی هاتوچۆ ڕوودەدەن لە دەڤەرەکەی ئێمە بە تایبەتی وە لە دەڤەرەکان تریش بەداخەوە کە ڕۆژانە مەرگی ئازیزان دەبینین کە ناونراوە بە تیرۆری سپی کە ئەو حاڵەتانە لە حاڵەت دەرچوێنی بۆیش بەهۆی ناڕێکی ڕێگاوبانەکان چاڵ و چۆڵی و بوونی تاسەیەکی زۆر و لە هەمان کادا زۆری سیارەکان یەکسایدی کە وتەبێژی پۆلیسی هاتوچۆی ڕاپەڕینیش هۆکاری زۆربەی ڕووداوەکانی هاتوچۆ بۆ پابەند نەبوونی شۆفێران دەگەڕێنێتەوە و دەژڵێت خراپی بەشێک لە ڕێگاوبانەکانیش یەکێکە لە هۆکارەکانی زۆری ڕووداوەکانی هاتوچۆ لە دەڤەرەکەدا. بەداخەوە لە کەمتر لە 15 ڕۆژ چەند ڕووداوێکی قورسی هاتوچۆ ڕوویاندا 11 ڕووداوی هاتوچۆ بوون، واروە 29 برینداری لێکەوتەوە 3 کەس گیانیان دەستدا. بەداخەوە ئەم ئامارێکی ترسناکە کاتێوی هاتووە هەمومان ستۆپ بکەین بە ڕووداوەکانی هاتوچۆ. ئەوەی کە تێیدا بەرپرسە یاخود ئەوەی کە تێیدا بە دەرەجەیەک بە مقەسب دەردەکەوێت بەڕاستی شوفێر و ڕێگاوبانم بە دەرەجەیەک شوفێر دەتوانێت پابەند بێ بە یاسا و ڕێنماکانی هاتوچۆ خێراییەکەی دابەزێنێ. خێرایی دەردێکی کوشێندەیە لە شوفێریدا. شوفێر هەمیشە خێراییەکە بەرز دەکاتەوە پابەند نەبێ یاسا و ڕێنماکانی هاتوچۆ. لە ئیدارەی ڕاپەڕین خراپی بەشێکی زۆری ڕێگاوبانەکان شۆفێران و هاوڵاتیانی هەراسان کردووە و هۆکاری زۆری ڕووداوەکانیش بۆ خراپی ڕێگاوبانەکان با پلەی یەکەم دەگەڕێنەوە. هاوڵاتیان دەڵێن دەڤەری ڕاپەڕین پشتگوێ خراوە لە ڕووی ڕێگاوبانەوە و حکوومەت و بەرپرسانیش با خەمسارد و کەمتەرخەم دەزانن لە ئاستی چارەسەرکردن و نۆژەنکردنەوەی ڕێگاوبانەکاندا. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.